تکایە لە شوێنی خۆتان دانیشن با دانیشتنەکە دەست پێ بکەین. بەناوی خوای بەخشندەی میێرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەست پێکەین. دانیشتنی ژمارە 16 ئاسایی وەرزی پاییزەی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان. ئێستاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین پوختەیەک لە دانیشتنی پێشووتر لەگەڵ ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت لە دانیشتنی پەرلەمانی کوردستان و کۆبوونەوەی لیژنەکان بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بورگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 و بورگەی سەیەم لە مادەی 18 بورگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 16 ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان کاتژمێر 11 بەم شێوەیە پێش نۆڕۆ ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 23/1/2020 بەم شێوەیە خواڕۆ بێت. یەکەم ئامادەبوونی شاندی دانوستکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی خستنەڕووی دەرئەنجامی کۆبنەوەکانیان لەگەڵ حکوومەتی فیدرالی سەبارەت بە پرۆژە بودجەی ساڵی 2020 و کەیسی نەوت. دووەم خستنەڕووی بیرۆکەی بەڕێز دکتۆرە گەلاوێش عوبەید عوثمان پەیوەست بە دامەزراندنی سەنتەری ڕاوێژکاری بۆ ماوەی نیشتمانی لەبەر زۆربوونی ڕێژەی منداڵی ناکامەوە نەخۆشیە بۆ ماوەیەکان بە پێی حکمی خاڵی دووەمی بورگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 15 ئاسایی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 16/1/2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەنەبوونی ئەندامانی دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بێمۆڵەت و ناوی ئامادەنەبوونی ئەندامان لە کۆبنەوەی لێژنە هەمیشەییەکان بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بورگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار دەنگدان و پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی لە خاننشینی موچە و دەرماڵە و بەخشینی امتیازەتەکانی تر بە دەنگی 89 پەرلەمانتار. 5 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 15 ئاسایی خولی پاییزەی لە بڕواری 16/1/2020. یەک دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت، عەباس فەتاح ساڵح مۆڵەت، فەیسەل عەباس عەولە مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو لە کۆبنەوەی لێژنە هەمیشەییەکان پەرلەمانی کوردستان. ناوی لێژنەکان لێژنەی کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی ئافرەت لە 19/1/2020 گولستان سعید محەممەد مۆڵەت، بەدریە ئیسماعیل محمود مۆڵەت، شادی نەوزات وەهاب مۆڵەت. لێژنەی پەروەردە خوێندنی باڵا و توژینەوەی زانستی لە 19/1/2020 فەرید یعقوب ئیلیە مۆڵەت، هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت. لێژنەی کاروباری تەندروستی و ژینگە 19/1/2020 مسلیم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت، شنۆ عەشقی عەبدوڵڵا مۆڵەت، جەلال محەممەد ئەمین مۆڵەت. لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی چیا حەمەد شەریف مۆڵەت. لێژنەی کاروباری پێشمەرگە 19/1/2020 حکمەت محەممەد عەبوزەید مۆڵەت، باڵام بۆ محەممەد عەلی مۆڵەت، بژار خالید عەبدوڵڵا مۆڵەت. لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو باپیر کامەلە سلەیمان مۆڵەت، گوڵستان سعید محەممەد مۆڵەت. لێژنەی کۆمەڵایەتی داکۆکی لە مافی ئافرەت بەدریە ئیسماعیل محمود مۆڵەت. زۆر سپاس. زۆر سپاس. فەرموو نوقتە نیزامە؟ بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەداوای لێبوردنەوە من لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی سەرۆکی لیژنە ئاگادارە کە بە ئیشی لیژنە چوومەتە سلێمانی بۆ مانگرتوەکانی چاکسازی گەورانی سلێمانی. زۆر سپاس. دوای چاککرێت بەڕێز سپاس. بەڕێزان زۆر بە گەرمی بە خێراتنی بەڕێزان ئەندامانی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بۆ گفتووەکانیان لەگەڵ حکوومەتی اتحادی لە بەغدا زۆر بە گەرمی بەخێربێن. پێشەوەی دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی بەرنامەی کارکەین بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان وەک ئاگادارن دوێنێ دوی ڕێبەندان
یادی پڕشکۆی 74 ساڵەی دامەزرانی کۆماری کوردستان بوو لە مەهاباد بە ناوی پەرلەمانی کوردستانەوە وێڕای بەرز و پیرۆزڕاگرتنی ئەم یادە پڕشکۆیە سڵاو و ڕێز و سەری ڕێز و نەوازشی خۆشمان دانەوێنین بۆ گیانی پێشەوە قازی محەممەد و بارزانی نەمر و تێکڕای ئەو تێکۆشەرانەی کە لە دروستکردنی کۆماری کوردستان و پاراستن و بەرگری لێکردنی و هەروەها ئەو شۆڕژگەڕانەی کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی کورد و کوردستان. ئێستاش بەڕێزان دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمانەکەین. هەروەک لای بەڕێستان معلومە کە یەکەم خاڵ ئامادەبوونی شاندی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان بە مەبەستی خستنەڕووی دەرەنجامی کۆبوونەوەکانیان لەگەڵ حکوومەتی فیدراڵی سەبارەت بە پرۆژە بودجەی ساڵی 2020 و کەیسی نەوت، ئەمەش دوا بە دوای نووسراوی پەرلەمانی کوردستان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەی 66 بڕگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆ لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە داوا کرابوو کە ئەندامانی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری دانیشتنێکی پەرلەمانی کوردستان بن بۆ خستنەڕووی بابەتێکی گشتی کە پەیوەندی بە بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە هەیە. بەڕێزان، لای هەمووتان معلومە کە دانوستاندن تا ئەو حاڵەتەی کە ئەگاتە کاتی ڕێککەوتن و بکرێت ڕێککەوتنەکە بڵاو بکرێتەوە پێویست بەوە کات ئەم دانوستانانە بە شێوەیەکی تایبەتی بمێننەوە لە نێوان شاندی ئەو دوو لایەنە یان ئەو چەند لایەنەی کە گفتوگۆکانەکەن و لەبەرەوەی هێشتا نەگەشتونەتە ڕێککەوتنی کۆتایی. بۆیە بەڕێزان، بە پێی حکمی مادەی 9 بڕگەی دووەم داواتان لێ یەکەین کە ئەم دانیشتنە ئەم بڕگەی دانیشتنی ئەمڕۆمان سەبارەت بە دانوستانەکان بەنهێنی بەڕێوە بچێت. بۆیە وەکو سەرۆکی پەرلەمان داواتان لێ یەکەین بەڕێزان، هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە ئەم بڕگەی دانیشتنەکە بەنهێنی بەڕێوە بچێت دەست بەرزکاتەوە. سپاس. بە دەنگی 73 ئەندامی پەرلەمان ئەم بڕگەی دانیشتنەکەمان کە تایبەتە بە خستنەڕووی بابەتی دانوستان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بەنهێنی بەڕێوەچێت. بۆیە ئێستا داوا لە بەڕێزانەکەین لە ڕاگەیاندی پەرلەمان لەو بەڕێزانەی کە لێرەن وەکو میوان ئامادەن هۆڵی دانیشتنەکە بەجێبێڵن و بە هیچ شێوەیەک لە میدیاکان بڵاو ناکرێتەوە لە